بێگومان دەبینی کە شایان ئەو گەنجانەی کە ئێستا دەنووسن زیاتر شارەکانیان بۆ نمونە دڵداریە یا ڕۆمانسیە بەڵام تۆ دەبینی شارەکانی جیاوازترە خۆت کۆنتاکتت لەگەڵ ئەم گەنجانە لەگەڵ کێ هەیە؟ بەڵێ من بابەت شێعر وەکو بابەت هەموو جۆرە بابەتێکی شێعر دەنووسم عشق و ئەوین و خۆشەویستی و شعری نیشتیمانی و شعری ئاینی و شعری خاوەن پەیامی معریفەی کۆمەڵایەتی کە شعرەکان زۆرێک لە نەسیحەتی پێوەیە هەندێک لە شعرەکانم هەروە شعری ستایش لە شعری ستایشدا هەست دەکەم توانام زیاترە لە بابەتەکانی تری شعر بەڵام بەنسبە شعرە نیشتیمانیەکانمەوە زیاتر وەسفی نیشتیمانە نەک لە هەموو شعرێکی نیشتیمانیدا من ڕەخنە لەم و لەو بکرم و تۆ پێ هەڵدان زیاتر جوانیەکانی نیشتیمان باز دەکەم هەروەکو هەمووکو جوگرافیا و کەش و هەوا هەمووکو ئەو جوانانی کە لە هەرێمی کوردستاندا و لە کوردستانی مەزندا دیبینەوە جوانەکانی نیشتیمان چۆن بە ڕۆڵەکانمان بناسیێنین بەس پێ نەوتم کام گەنجە لەگەڵ تۆ پەیوەندی خۆشە بۆ نمونە شارەکانی دەخوێنیتەوە حەزت لە شارەکانیەتی؟ بەڵێ من زیاتر شاعرانی ئێستا یانەوانی کە لە گەنجانێکی ئێستا دەنووسن ئەو گەنجانی کە ئێستا دەنووسن من شعرە نووسراوەکان یا ئەو شعرانی بە ڤیدیۆ تۆمارکراون من هەموو شعرێک گوێ لێ دەگرم و دەی خوێنمەوە بەڵام ئەوی کە لای من زۆر گرنگترە لە خودی شعرەکە و لە خودی هەستی شاعیرەکە سلوک و ئەتەکێت و ڕێزی شاعیرەکە خۆیت من مۆجیبی و شاعرانم کە خاوەن ڕێز و ئەتەکێتێکی جوانن کاتێک کە لە حزوریان نادادەنیشی کادەوەستیت ڕێز و ئەتەکێت و میهرەبانیت پێشکەش دەکەن نەک تەعلیقت لێ بن و توانەوە شەر لێ بدەن ئێمە جوانی شەعر پێویستە لە ژیانی واقعی لە سلوکماندا لە هەڵسکۆتماندا بەرجەستەی بکەین و پیشانی خەڵک بین ئەگەر بەچی دەچێت کە من شعرم جوان بێ بەڵام سلوکم جوان نەبێ نەتوانم ڕێزی خەڵک بگرم نەتوانم زەڵتی نەفسی خۆم بکەم و تەجاوزی سنووری بەرامبەرەکەم نەکەم دەست خۆش تۆزێک لە شعر